ئەمڕۆ لە ناوەندی ڕەهەند لە مەراسیمێکی تایبەتدا بە ئامادەبوونی نووسەر بەختیار عەلی نوێترین ڕۆمانی بە ناوی بەندەرفەیلی بڵاو دەبێتەوە. پەیامنێرمان هێمن کەمال زانیاری زیاترمان پێبەخشێت. هێمن سڵاو لێبێ. بەڵێ سڵاو لە تۆ سڵاو لە بینەران. سەوسن دیارە ئێمە ئێستا لە ناوەندی ڕۆشنبیری ڕەهەندین بڕیارە پاشکەمێکی دیکە لێرە دوو کتێبی نووسەر و ڕۆماننووس بەختیار عەلی بڵاو بکرێتەوە. یەکێک لەو کتێبانە کە ڕۆمانە بە ناوی بەندەری فەیلی، هاوکات کتێبی دووەمیشی منداڵەکانی سانتۆرن، ئەمە کتێبێکی فکریە. هاوکات جگە لەو دوو کتێبە دوو کتێبی دیکە بە هەمان شێوە بڵاو دەبێت و کەمە پێشتر بڵاو کراوەتەوە. بەڵام کتێبی ئێوارەی پەروانە کە ئەمە چاپی دێمە هەر ئەمڕۆ لێرە جارێکی دیکە بڵاو دەکرێتەوە، یاخود ئەوانەی کە پێشتر دەستیان نەکەوتوە توانن لێرە جارێکی دیکە بەدەستی بخەنەوە بخوێنەوە. هاوکات ناشیۆن چاپی سێمێتی بە هەمان شێوە کتێبەش هەر ئەمڕۆ بڵاو دەکرێتەوە. جگە لەو دوو کتێبەی سەرەتا کە ئاماژەم پێکرد، ئەوانە دوو کتێبی نوێن، بەڵام دوو کتێبەکەی کۆتاییان ئەمە چاپی چەندەمین جاریانە کە خوێنەری زۆریان هەبوو بۆ جارێکی دیکە لە مەراسیمەدا ئەو کەسانەی کە تامەزۆی ئەوەن کە ئەو دوو کتێبە نوێ دەستکەون، هاوکات دوو کتێبەکەی دیکەشیان دەستکەی هەر لێرە دەتوانن بیکڕن یاخود بە ئامادەبوونی نووسەر بتوانن بەدەستی خەن. دیارە منەوەی بۆ قسەکردنی زیاتر لەسەر مەراسیمەکەی ئەمڕۆوە هاوکات ئەو دوو کتێبە نوێی نووسەر و ڕۆمانسنووس بەختیار عەلی قسە لەگەڵ کاک مەریوان هەڵەبجەیی بکەم، بۆی لە زاری خۆی باز لە گرنگی کتێبەکە بکات، هاوکات باز لەو کتێبە بکات بۆ خوێنەرانی کورد. کاک مەریوان سپاس بۆ ئامادەبوونت سەبارەت بەو دوو کتێبەی ئەمڕۆ نووسەر و ڕۆماننووس بەختیار عەلی. چیتان هەیە ئەم دوو کتێبە چۆنە؟ سپاس بۆ ئێوەش بۆ ئامادەبوونتان. دیارە ڕۆژێک و لەحزاتێکی زۆر خۆشە کە تەوسیف ناکرێت لەوەی کە دیارترین نووسەری کورد کاک بەختیار عەلی دوو بەرهەمی تازەکە ئاماژەت پێکرد، یەکیان لە ڕۆمانی ژانری ڕۆمانەوەیکی چەند ژانری فکر لە بواری هزرایەکە بڵاو دەبێتەوە بۆ یەکەم جاروە چەند کتێبێکی کۆنیشی چاپی دێم و چاپی پێنجەم و چاپی حوتەم کراونەتەوە و بڕیارە چەند ساتێکی تردا دەستکا بە واژۆکردنی بەرهەمەکان و ئەو قەرەباڵخی لێرە ئەبیندێ زۆر ماهی دڵخۆشیەوە هیوادارم ئەم نووسەرەمان هەمیشەوە پڕ بەرهەم بێ. من وەکو وەرگێڕی تایبەتی بەرهەمەکانی بۆ زمانی فارسی یەکێک لەو ڕۆمانانەی کە ئێستا بەندەرفەیلیە بڵاو بێت و پێشووتر تەرجمەیم گەڕاتە سەر زبانی فارسی لە دەستگای ڕقا بۆ چاودێری یا و دەستگای کە بە فلتەری سانسۆرکردنی ئێراندا تێپەڕێ لەوەیەکە هیوادارم بە زووی هاوکات یان نزیک لە کوردیەکە فارسیەکەشی بڵاو بێتەوە. ئەو کتێبی تریشی لە بواری فکرایە کە کۆمەڵی وتاری لە خۆ گرتووە کە پێشووتر هەندێکیان بڵاو بوونەتەوە، هەندێکی تریشیان بڵاو نەبوونەتەوە، بۆ یەکەم جارە بڵاو بێتەوە لە درێژەی ئەو زنجیرە کتێبایە کە کارە تیۆریەکانی و کارە فکرەکانی لە خۆ دەگرێت کە بەرگێکی تری بڵاو بەتەوە چاپی دێمی ڕۆمانیەواری پەروانەشە کە من لە ساڵانی ڕابردووە وەرم جێڕات سەر زبانی فارسی و چەند جارێک چاپکراوەتەوە فارسیەکەی و زۆر بابەتی لە کۆڵینەوە ڕەخنەوە توێژینەوەی ئەکادمیشی لە ئێراندا لە تاران لە شارەکانی لەبارەوە نووسراوە لە بەرهەمە دیارەکانی دیارەوە کە زانی بە ئەڵمانیش بڵاو بۆتەوە و بە ئینگلیسیش تەرجمەکرا و زمانی تر. لە ئێستا بڕیارە لە پاش سلێمانی ئەمکە ئەمڕۆ ئەم تاکات ژمێر 6 تا 7 بەردەوام ئابێ مەراسیمی واژۆکردنی لە ڕاستیە کۆی بەرهەمەکانی، بەڵام ئەو دوو بەرهەمە تازەترینە کە بۆ یەکەم جار بڵاوە بێت و هەچ کەسێکی تر ئەتوانێت هەر کام لە بەرهەمەکان بکرێت و بۆی واژۆ بکرێەوە ڕاستەوخۆ دیداری لەگەڵ نووسەردا هەبێ. سبەینش بە هەمان شێوە هەر لەم جێگای ناوەندی ڕەهەند بڵاو بەردەوامیە بێت 3 تا 7 ئێوارە و پاشتریش لە هەڵەبجە و لە یەک دوو جێگای تر هەمان بەرنامەمانە بێ بۆ خوێنەران و ئارەزومەندانی نووسەر. دیارە ڕۆمانەکە وەکو سەرجەم ڕۆمانەکانی تریشی تقریبان هەڵەدەم 15 ڕۆمانێکە تا ئێستا نووسیوێتی کارێکی داهێنەرانەوە گرنگە بۆیە من بەشکە نووسیوێتی بۆی نردوم لە بەهاری ئەم ساڵدا کاری وەرگێڕان مەکردوە لەم هاوینەدا بە کۆتا گەشت و ڕۆشتووە. متمانێک دڵنیایەک لە دێوان وەکو وەرگێڕ نووسەر پەیدا بۆ ئەوەی کارەکە لە ئاسێکی بەرز و باڵایە کە من توانیمە هاوزەمان وەرگێڕانەکە پێش ببەرم هاوکات لەگەڵ تەواوبوونی کوردیەکە و پێداچوونەوەی کوردیەکە فارسێکی تەواوبوو نێراوەتە دەستگای ڕقا بۆ چاودێری ئێرانەوە بە هیوای ئەوەی کە لە کۆتایی ئەم هاوینەدا یاخود لە کۆتایی ئەم مانگەدا بڵاو بێتەوە لە ئێرانیش. سەبارەت بە شارەکانی دیکە بڕیارە نووسەر خۆی بچێتەوە شارانی بەهۆی درەنگ هاتنەوەی بەرهەمەکانەوە لە ئێرانەوە کە مانگێکە نووسەر لە وڵاتی ئەڵمانیا گەڕاوەتەوە لە سلێمانی نیشتەجێکە زێدگی خۆیەتی بەڵێن بوو بۆ زۆر شاری تریش ئەم بەرنامەی بکرێ، بەڵام بەداخەوە لەبەر درەنگەڕانەوەی کتێبەکان چاپان لە دەرەوەی وڵات کراوە لە ئێران کراوە
ئەمڕۆ یەکەم ڕۆژەوە دووەم ڕۆژش هەر لێرە ئەبێ بە ڕەنگە 1 تا 2 شاری تر بتوانێت بوون ئاڵبجا یان شەمەیە یەک شەمەیەوە شارێکی ترەوە گرنا کۆی گشتی شارەکان نا بەڵام تا 2 شارێکی تر ئەبێ دڵنیام لەوە سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوون شەسەکانە خۆشکاک مەریوان بەڵێ سەوسن ئەوەی کە هەیە لێرە ئامادەکاریەکان کراوە ئەوەی کە دەبینرێت لە پشتی منەوە ژمارەی زۆر لە خوێنەرانی کتێب لێرە چاوەڕێی ئەوەن کە هەم نووسەر خۆی لێرە ئامادە بێت هەم چاوەڕێی ئەوەن کتێبەکەی بکردن و واژوی خۆی لەسەر کتێبەکە بکات بۆیە هەمووان بە تامەزرەوە چاوەڕێی ئەو دوو کتێبەی بەختیار عەلین کە بە ناونیشانی بەندەری فەیلی کەمە ڕۆمانە هاوکات منداڵەکانی سانتۆرن کامە کتێبێکی فکریە بۆەوەی ئەو دوو کتێبە بە ئامادەبوونی نووسەر خۆی بکردن و هاوکات واژووی نووسەریشی لەسەر بکرێت.